سڵاوتان لەبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوە دەگەمەوە. لا بەشی یەکەم لەگەڵ بەڕێز هاشم جەباری باسی مێژووی تەلەڤیزۆنی کەرکووکمان کرد لە چەند تەوەرێک وەستاین چۆنێتی دامەزراندنی ڕۆڵی باڵی مەکتەبی سیاسی لەوەی کە تەلەڤیزۆنی کەرکووک کرایە تەلەڤیزۆنێکی کوردی باسی بەڕێوەبەرە کۆنەکانی ئەو تەلەڤیزۆنەکە چۆن بەشێکیان هاوکار بوون و بەشێکیان دژایەتی کوردیان کردو و ئەوانە گەیشتینە چەند خاڵێک حەزەکەین لەم بەشەی دووهەم درێژە بەو گفتوگوۆیە بدەین. دیارە یادەوەری تەلەڤیزۆنی کەرکووک تەنها یادەوەری بەڕێز هاشم جەباری نییە، یادەوەری تاک بە تاکی کوردی ئەو سەردەمەیە، جیلی ئێمە و مانان و با بڵێن جیلی گەورەتریش لە ئێمە زۆربەیان یادەوەریان لەگە تەلەڤیزۆنی کەرکووک هەیە. ئێمە هەوڵەدەین لەم هەڵخانەی کەماوە باسی یادەوەری ئێمە و ئێوە و بەڕێز کاک هاشم جەباری بکەین. بەخێر بێتەوە مامۆستا. گوڵەکەم سپاس دەکەم مامۆستا. مامۆستا حەزەکەم ئەم هەڵقەیە بۆ دەست پێ بکەم. بەڕێزت کە وابزانم لە ساڵی 1969 تا ڕوخانی ڕژێمیش هەر لەو تەلەڤیزۆنە کارمەند بوویتە و فەرمانبەر بوویتە و خزمەتت کردووە. ئایا جەنابەت باسی بووی یاخود چی؟ یعنی با بڵێن چۆن ئەگەر باسی نەبووی چۆن توانیت بەردەوام بی لەو تەلەڤیزۆنەوە ساڵ؟ پرسیاری جوانە، زۆر کەسیش هەمان پرسیاریان لێ کردووم و ئەوەی بڵێ باسی بووە حەقی خۆیەتی، چکە دەستگایەکی ئەوها وەک تەلەڤیزۆنی کەرکووک هاشم جەباریەک سەرۆکی بەشی تەنسیق بێ، سەرۆکی بەشی هەواڵەکان بێ، سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە بێ، کۆمەڵێک بەرپرسیارەتی هەبێ و بەعسیش نەبێ، ئەمە وا بزانم ناچێتە عەقڵی کەسەوە. بەڵام بە دڵنیایی و پێت ئەڵێم ئەوەی گومانی لەو بەعسیەتی من هەیە لە من پرسیار نەکا، بچێت لە کارمەندانی تەلەڤیزۆنی کەرکووک پرسیار بکە، ئەوان هەموو ئەزانن. تێگەیشتی دوای پرۆسەی ئازادی رادیۆی عێراقی نوێ کە رادیۆی معارەزەی عێراقی بوو هاتنە تەلەڤیزۆن، بەڕێوەبەری گشتی رادیۆکە کوردە حەسەن جەلال من پێشتر نەمەناسی، وتی مامۆستا بێ ئیشمان لەگەڵا بکەی و ئیدارەی ئەم رادیۆیە. وتم کاکە من لەسەر ڕژێمی کۆن حساب کراوم، ئەمە رادیۆی معارەزەیە، چۆن ئەبێ من؟ وتی کاکاشم تۆماری قەلەمسڕی تەلەڤیزۆنی کەرکووک سجلی قەلەمسڕی لای ئێمەیە بردومانە، تۆ نەبوویتە باسی، نەبوویتە جێی شعبی، قەومی خۆتن نەگۆڕیوە، دووجار لە ئەمن گیراوی لەسەر سیاسەت لەسەر کوردایەتی، کوڕەکەت بە ئەدام حکم دراوە لەسەر کوردایەتی، لەبەر ئەوە تۆ بە کەڵکی ئێمە دێ. ئەمە بەڵگەی تر بۆ پێیان وتوم، بەڵام بۆ نەبووم. پێشتر کە دامەزرام وتم سەر بە باڵی مەکتەبی سیاسی بووم، ئەوە ئێمە هاوپەیمانین ئەخوا بوو بە موافقەی خوا لێ خۆش بوو مام جەلالی، لەبەر ئەوە ناویان نەهێنا. دوای 11 ئازار بکە 11 ئازارە ئێمە حەقی خۆمان بگرتووە، من چۆن لێمە بمە باسی زەختیان لێ نەئەکردم. دوای ئەوە من لەبەرەوەی بەرپرسیاتیم زۆر بوو، دەستیان لە من بەرنەئەبوو، زەختیان لێ نەئەکردم. خاڵێکی زۆر گرنگ سەدام حوسێن لە وتەیەکی ئەڵێ فەرمانبەری باش بەعسیە ئەگەر بەعسیش نەبێ، لا ئێمە بەعسیە با بەعسی نەبێ، بەڵام ئێمە حسابی ئەوەی بۆکەین. وتم من فەرمانبەری باشمیان خەرە، وتیان زۆر باشی، وتم من بەعسی بەدەوازم نێبێنن. لەبەر ئەوە بەڕاستی تەنجیان پێڵ نەچینەم و نەبوومە بەعسی و ئێستاش تەحەدا هەر کەسێک ئەەکەم ئیسفاتی کەکەم باسی. من سەرۆکی لقی ئەدیبانی هەولێر بووم بە ئینتیخابات، تێگەیشتی لیژنەیەکیان دانا لە فەرعی حزبی بەعس بە تەوقیعی سوحی عەلی الخەلەف مەسئولی حزبی بەعس ئی هەولێر. لیژنەکەیان دانا بوو الرفيق فلان الرفيق فلان الرفيق فلان آخری السيد هاشم جەباری رئیس اتحاد دەبا ئەربیل، خۆ ئەیان نووسی الرفيق، ئەوە ماوە ئێستا ئەوەشم ماوە، ئەیان زانیم باسی نیم. دوایی ساڵی 89 وتیان وەرە خۆت تەرشیح بۆ ئەنجومەنی یاسادانان تۆ نفوس هەولێرە، من باسی نیم. وتیان ئێمە ئەمانەوێت تۆ لەسەر ئێمە حسابی بتەوێ نەتەوێ لەسەر ئێمە حسابی، وەکو بێلایەنێک دابەسە، وەکو بێلایەنێک چوم
والله أو خلك وكو بيع صون بيع كان بيع بيع مبايعات يعني بلى أوها بلى الحمد لله دواء تيكس من أبو دخل بس يعني صحيح. ما بستم فمن بدلني أيو علم وزور شرف مندم يقدر قش بعسين أبوم وتحداي همو كسيك كم أو دائرة كم برم همو دائرة كزاني هر كار مندك ولا كاك أبو عسيبوا أجا قلتي أب بدبر حقتها راستك باشا مامۆستا تۆ لەو کتێبە کە دەستت خۆش بێ مێژووی تەلەڤیزۆنی کەرکووک باس لە هاوردەکانەکەی کە ڕۆڵێکی خراپیان لە نێو تەلەڤیزۆنی کەرکووک گێڕاوە ئەو با بڵێ عەرەبی هاوردە چۆن هێنرا تەلەڤیزۆنی کەرکووکەگە چی یادەوەریەکت ماوە لەو بارەیە؟ کاک ڕێوارجان بە تایبەتی ساڵی هەشتاوێک بە هەشتا و دوو لێشاوێکی هاوردەکان هات زۆریان هێنا بۆ هەموو دەستگاکان بە تایبەتی بۆ تەلەڤیزیۆن کابرا هیچ لە تەلەڤیزۆن نازانێ تێگەیشتی ئەیان هێنا ئەیان کە دەزەی شعبی ئەیان کە مەسئولی دائیرە و ئیتر تەنجیان بۆ خەڵکاڵە سنی خەڵک کە ئاهات بۆ تەلەڤیزیۆن بێزاریان نەکردن بە پرسیار و چیت ئەوێ و بۆ هاتووی و نازام چی ئەمانە هەموو ئیش و کاریان راپۆرت نووسین بوو لەسەر کاربەندانی تەلەڤیزیۆنی کەرکووک بێژوێکی ڕەشیان هەبوو بەداخەوە هەبوو لە ناویان من بۆ من باسەکەم بەڕێوەبەری چالاکی پەروەردەی بەسرە لویس تۆماس کابرایەکی مەسیحی بوو هاتبوو ئەویش نفوسی خۆی هێنابوو ڕۆژێک دانیشتم لەگەڵ منە بە سەرۆکی بەشی مۆسیقای کەرکووکی گرتە دەست لە من نەختە نزیک بۆەوە وتی من پەشیمانم هاتووتم بۆ هاتی وتی وەڵاهی پەشیمانم نازام چۆن بڕۆمەوە خوای هێنای ڕۆژێک سعدی مەهدی ساڵح ئەندامی سەرکردایەتی بوو دوایە بووە سەرۆکی مەجلیس وەتەنی هاتە تەلەڤیزیۆن ئێمە سەرۆک بەشەکان لەگەڵی دانیشتین ئەویش هەدانیشت وتی مامۆستا ئەمەوێ بگەڕێمەوە بۆ بەسرە وتی بۆ ئەگەڕێیتەوە وتی وەڵاهی لێرە ئیسراحەتم لێ بڕاوە حەزەکەم بچمەوە شاری خۆم ئێوتی بۆ هاتی ناڕۆیتەوە تێزانی بۆ هاتم زۆرم بەدڵ بوو وتی بە ئێمە تاوت ڕێکخستنەکانی حزبی بەعز لە کەرکووک زەعیفە ئێوە بڕن ڕێکخستن بکەن خەڵک بکەنە باسی ئێمە بۆ ئەوە هاتوین بەڵام کە هاتین وانە بشتەکە هاتووین ماڵی کورد و تورکمان زەوت بکەین لەبەر ئەوە من بۆ من شەرەف نییە لێرە بمێنمەوە ماڵی کوردێک زەوت کەم دانیشتویە لی تووڕە بوو تی ناڕۆیتەوە ئێستا ئەدگرم یانی سزت دەکەم وتی مامەستا جۆ بگرە چی ئیزراتەکەی بیکە بەڵام بڕوا لەبەر سەدەسی ئەمانە من خۆمە کوژم تۆ ئەگە ئەوەم بۆ نەکەی لە بەردەمی خوا و منداڵەکان تۆ مەسئولی ناساری گوتی هینێکم بۆ بنووسە داخوازیە بۆی نووسی گەڕایەوە بڕوات بێ شەڕی عێراق و ئێران بوو تەلەفۆنی بۆ کردم وتی کاکاشم جۆ بگرە جۆت دەنجی تۆ پشتووە هەیە وتم بەڵێ وتی لەوانەیە تۆپی ئەکەوێتە ماڵەکەم لە ئێرانەوە دێت عەشوایی فڕێ ئەدەن بەڵام وەڵی ئەمە شەرەفتر لەوەی لە ماڵی کوردێکم زەوت کرد بێ ئەمە زۆر پیاوانە بوو کوڕێتر هەبوو ئەویش مشریف تەربەوی بوو کاظم ناظم فرعۆن ئەمیش وا خۆی فەرس و ئەمیش گەڕاوە ناسریە هەبوو بەڵام هەیواشەم زۆر خراپ بوون بەڵێ ئیشیان نازانی کوردی نازانن تورکمانی نازانن ئەرچیشیان پێڕاستپێراوە شت بکەن چی بکەن ملی ئەو بشتێنە لەسەر ئەو بنووسەوێتر ئەوە بەحاڵی ڕاستەکەی مامۆستا ئەگە بێنە سەر ناوەڕۆکی تەلەڤیزۆنی کەرکووک بە تایبەت لە سەردەمی زێڕینی ئەم تەلەڤیزۆنە سەردەمی زێڕینی تەلەڤیزۆنی کەرکووک چ کاتێکە بەڕای جەنابەت تەلەڤیزۆنی کەرکووک سەردەمی زێڕینەکەی کە بووە کەناڵێکی سەربەخۆ لە 1970ەوە ئیتر دەرگا کرایەوە ئێمە ڕۆژانە 6 ساعت پەخشمان هەبوو ئێواران جگە لە ڕۆژانی هەینی و پشوی ڕسمی دوایی ئەوە کە تورکمانی هاتە لە ئێمە 3 ساعت بەیانیان پەخشی کوردیمان هەبوو ئێواران 6 ساعت ماشەڵڵا لێشاو ئەوەندە هونەرمەندمان هەیە هەولێر سلێمانی دهۆک هونەرمانە کەرکووک هەر دەست نەئەکەوت یعنی نۆبەت بڕیمانە کرد بۆ بەعزەشان ڕۆژی وا هەبوو لە بەیانیەوە لە سعات 8 دەست بە تۆمارکردنی بەرنامە و تەمسیل و گۆرانی ئەکرا
تا عسر تا دوای شەفتی ئەو دەوامیان تەواو بوو شەفتێتر هات تەواوی ئەکرد. پێت وایە مامۆستا تەلەڤیزۆنی کەرکووک بووە مینبەرێ بۆ کۆکردنەوەی هونەرمەندان بەڵێ زانی بۆ شتی هونەرمەندانی کورد بە تایبەتی زۆر شتی زۆر کرا. من هەر بەس بۆ نمونە پێت ئەڵێم ئەو ئەرشیفەی چووە بەغا 1950 بابەتی تایە گۆرانی و تەمسیل و بەرنامە ئەو بەرنامەی کە ماون مەسەن بەرنامەی ئەدیبانی سلەیمانیمان پاراست بوو کاکشەکەت پاراست بووی 1950 بابەت آخر ئەوە هەر بەدەم خۆشە تێگەیشتی. ئەمە من ئارتی زارەشان دیدارەشیان لەگەڵا کردم وتی بەراوردێ بینی کەناڵی کوردی و بینی ئێستا وتم وەڵاهی گوناحە بەراورد بکەین هەموو تەلەڤیزیۆنەکانی کوردستان ئێستاش ئەڵێم و بەرپرسیاری قسەی خۆمم هەموو تەلەڤیزیۆنەکانی کوردستان بەقەدەر چارەجێکی تەلەڤیزیۆنی کەناڵی کوردی ئیشیان بۆ کورد نەکردووە لە بواری هونەر و مۆسیقا و دراما باری سیاست نا ئێمە سیاستمان لا نەبوو. بەڵێ سیاست چونکە ئەوە لە قاوەغ درا بەڵێ بەڵام لە لایەنێکی دیکە کە بە لایەنە هونەرێکە بوو سیاسەتی ئێمە سیاسەتی بەغا بوو چی لە بەغا ئەکرا ئێمە تابعی ئەوە بووین خۆمان شتمان نەوت شتمان نەئەنووسی ئەو بۆ نمونە بەڵام لایەنە هونەرێکە فری بوون یعنی فری زۆر فری بەس لە سنووری خۆت تێمەپەڕە باسی سیاست مەکە باسی ئەدەب بکە باسی هونەر بکە ئاسایە نەبوو. لە ڕووی هونەریشەوە هەندێک گۆرانی ماوە هەستەکەی بە ڕەمز باسی کوردایەتیەکە هەیە ئەوە چۆن تێپەڕا مامۆستا یعنی ئێوە باسی لیژنە ئەکرێکە لیژنەکان هەڵیان لیژنەکە بووم بەڵێ تێتەپەڕان تێم ئەپەڕان زۆر تێمەپەڕان هەنێشتە بوو ئەمود مەیدەنە لیژنە بهێنن ببینم دەستکارێکی وام ئەکرد ینی زۆر کەم خۆم دەستکاری مەکرد ئەگەر شعر بواە شعری گۆرانیش بواە ئەدیت مەسەلەن چێش و قافیەی تەواو نییە یان وشەکانی زۆر لاوازن خۆم بۆم چاکە بڕۆ بەناوی خۆ بڵاوی کەرەوە ئێستا بڕۆ بیدەرە لیژنە پێشتر مەیدەنە لیژنە من ژاڵە کاگە جەلی زەنگەنە کتێبش بچووک بوو هێنای پێشکەشی کردم وەکو ژاڵە وتی ئەڵێ چی ئەمە بکەینە تەمسیلێک وتم داهشە بابی خوێنمەوە ئەوە جەلی زەنگەنە ماوە کاک ناسەریش ماوە ئاکی جۆم لێ ئەگرن خوێنمەوە وتم کاکی جەلیل بڕۆن ئیشی تیا بکەن مەیدەنە لیژنە کە تەواو بوو من ئەیڕوێنم بڕۆ ئیش بکەن وەڵا ئیشیان تا کرد 9 حەڵقە هەر حەڵقەی 52 دقیقە 50 شتێکی ئیم بوو کە هات فاسیان کرد وتیان ناڕوە ئەمە وایە وشتووە من تعلیق من نەبوو حەقتان نەبێ وتیانە کاکاشی مەما وتم باوکە بن بڵاوی ئەەکەمەوە دەدانیشن پەلەم لێ مەکەن دوای 8 باگ بڵاوم کردەوە. چۆن موافقت بۆ ژاڵە وەرگرت ئێمە کە باسی تەلەڤیزیۆنی کرد بەس موافقەی خۆم بوو ڕەنگە درامای ژاڵە یعنی گەورەترین دراما لە زانین موافقەی من بوو لیژنە نەیان بینی وەکو تەمسیل بڵاو کرایەوە دوایی چکە ئێمە تەمسیلەکان بەس من فەحسمەکەن هەموو بەرنامەکانم فەحسە کرد مامۆستا بۆ چکە لەسەرم ئەکەوت من عقوبە دراوم لە سانێ بەرنامە عقوبە ئیداری دراوم چکە ڕواندوومە بەڵام هەر کردومە ڕاستەکەی پێت وا بووکەوە خزمەتە بەڵێ مەسەلەن بۆ نمونە مێرەجانێک کرا لە هەولێر بە بۆنەی قادسیە سەدام لە مێرەجانەکە لە پشتی نووسراوە بە تابلۆیەکی گەورە قادسیەت سەدام من ئاگام لێ نەبووە بەڕێوەبەری تەلەڤیزیۆن ئەو محەممەد ڕەزایە وێنەگەر ئەبا ئەڕۆن تۆماری ئەەکەن ئەوانەی دانیشتون پارێزگاری هەولێر سەرۆکی تەنفیزی سەرۆکی تەشریعی ئەمانە دانیشتون ئەمین عامەکان ئەمە هەمووی سرودە لەسەر سەدام و لەسەر قادسیە سەدام ئەمە تۆماریان کردووە مۆنتازیان کردووە هێناوێنە بۆ تەلەڤیزیۆن من ئافرەتێک لەژێر دەستما ئیشیە کرد بەڕێوەبەر ئەیداتی ئەڵێ ئەگەر هێرشێکی ئێرانی یا عێراقی کرا ئەمە مۆنتازکەرە بڵاویکەنەوە بە کوردی من ئاگەم لێ نییە وەکو سەرۆکی بەشتەسیق ئاگام نازانم پیلان بوو سەر نێشێنم شێخ عەبدوڕەحمان بەرنامەیەکی ڕۆژنامەگەری هەبوو هات بەرنامەکەی شعرێکی لەو بێرەجانە دەرکردووە شعرێکی لە بەرنامەکە بڵاو کراوەتەوە
من برادێک پێش ئەوە لەگەڵ بەڕێوەبەر قسەم کرد ئەویش دانیشت وتم مامۆستا من سەرۆکی بەشی تەنسیق سەرۆکی بەشی ئەخبار ئەوانە ئەخبار هەواڵە خوێنمەوە تەرجمەکەم تااقەتم نەماوە بە بەشی هەواڵەکان بدەینە ئەو برادەرە بەڕێوەبەرەکە وتی هەتا من بەڕێوەبەر بم تۆ چاوی منی لە دایرە هەر خۆتی ئەو برادەرە تۆرە عاجز بوو من گوناهم نییە لەوەیە ئەو بەرنامەیە بڵاو کراوە شێزا عەبدوڕەحمان شعرەکەی بڵاو کردبووە شعرەکەی ئەڵێ من ئاگام لە بەڕێوەبەر تەلەفۆنی وتی کاکاشم ئەم بەرنامەیەت فەحس کردووە وتم نەوەڵا لەبەر ئەوەی کە من دابەزیم نیوەڕۆ بەیانی ئێوارە ئاهاتمەوە هێشتا تۆمار نەکرابوو وتی ئەم شعرم بۆ فەحسکە وتم باش وڵا شعرەکەی ڕۆستەم بازەلان بوو ئەوەی لە بیرمەوە ئەڵێ دایە مناڵ بوو چۆلەکەی کەوتە حەوشەکەمانەوە بریندار بوو دانم دایە ئاوم دایە تیمارم کرد دوایی لە قەفەس ئازادم کرد وتمەوە چی تایە کابراوەتی با زۆری تایە ئەوەی کە تۆرا بوو ناوی نایێنم وتم هیچی تیانێ بتیەوە زۆری تایە وتم چی تایە وتی ئەوە پێشمەرگەیە و بریندار بووە و ئەوەی دیگە بەئاس وتم باشە بۆ فدای فەڵەستینی نەبێ بۆ پێشمەرگە بێ وتی بەرنامەکە کوردیە وتم باشە مامەڕیشە ئەناسی وتی طبعا توزانی مامەڕیشە بەر لەوەی پێشمەرگە بێ فدای فەڵەستینی بووە لەم وتوێژەمان بەڕێوەبەر هاتە ژوورەوە وتی ڕووی لە من وتی فەحسک وتم بەڵێ وتم هیچ تیانێ بەرام ببن ڕێی ئەوی وەرنەگرت مەبەستمە یعنی ئەمە یەک لە معاناتەکان وڵا بەیانی هاتمە دەوام ئەبینم ئەو برادەرە لەگەڵ مەسئولی ئەمنی دایرە لە ژوور دەرگیان داخستەوە وتم بەخوا پیلانەکە لەسەر منە ئەوە کوینێک دوای 10 دقیقە بەڕێوەبەر وتی مامۆستا ئەو شریتەی بەرنامەکەم بۆ بێنە وڵا لەژنە تەحقیقیان لەسەر مدانە لە ناو دائیرە 2000 یەکیان مەسئولی ئەمنی دایرە بوو ڕئیسی لیژنەکە کوڕێکی تورکمانی برادەری ڕێکوپێک شخصی مهندس بوو سەفوەت سەفاعەدین کوڕێکی ڕێکوپێک ئێتر تحقیقیان لەگەڵام کرد وا ڕەفتەرە لەگەڵا ئەکردم ئەوان ئەو دوو کەسە کە ئەنەهو من تاوانبارم بەڕاستی تەحملم نەکرد وتم من هیچ وەڵامێکم نییە چیش ئەنووسن بنووسن من چوو بە دەرەوە وازم هێنا وڵا دوایی ئەو وتبی کە عیبە بۆ ئێمە ئەم پیاوەت ینی چی کردووە عقوبەی بدەین با ڕۆژە قەتعراتی بکەین و نەشیش بستێ دەکەوە وەڵام من کە ئەوەم بینی زۆرم پێ ناخۆش بوو هەستان چوومە هەولێر وتم کاک شێزاد ئەم فلیمە چی بوو نازام ئەم شعرە لەکوێ هێنا ئەمەکەی وتی ئەم شعرە خۆتان تۆمە بەڕێوەبەری تەلەڤیزیۆن تۆماری کردووە هەر لە کەرکووک خۆیان مۆنتاژیان کردووە وتی ڕۆستەم باجەلان لەسەر ئەم شعرەش پارچەیەک زەوی لە مەسئولی حیزبی بەعس وەرگرتووە هەدیە لەسەر ئەم شعرە ها وتم متأكد وتی راپۆرتێک چوومە بەغا بۆ لای بەڕێوەبەری گشتی ڕادیۆ تەلەڤیزیۆن دکتۆر ماجد ئەحمەد چوومە لای وتم مامۆستا من لەسەر شعرێک سزا دراوم لەسەر هەمان شاعرەکە پارچەکە زەوی وەرگرتووە ئەمە سەنی بەچەنە وتی چییە مەسەلە وتم حاڵ بەسەر ئەوها ئەڵێ کە مناڵ بووم ئەم کابرایە تەمەنی 43 ساڵە کە مناڵ بۆ حزبی بەعس لە حکوم نەبووە یعنی حزبی بەعس ناگرێتەوە بۆ وا تەفسیریکە لەسەر من وڵا تەلەفۆنی کرد بۆ بەڕێوەبەری ئیدارە وزاتیە وتی ئەو عقوبەیەم بۆ بێنە عقوبەکەی لا بردوتی کتابی شکری بۆ بنووسن و 100 دیناریشی بۆ سەرف کردم حەقی ڕێگا سیارە بە دینار و ڕۆیەک بوو مەبەستم ئەوە یەک لە معاناتی من ڕاستەکەی باشە مامۆستا حەزەکەم بچینە لای ناوبڕێ بەڵام پاش ناوبڕەکە حەزەکەم باس ئەو وێنانم بۆ بکەی کۆمەڵی وێنەی جوانتم بینی هەم لەگەڵ عەلی مەردان خوا لێی خۆش بوو لەگەڵ حاجی مەکی لەگەڵ ئەحمەد سالار لەگەڵ زۆربەی لەگەڵ کەریم کابان ناکرێمە باسی تەلەڤیزیۆن کەرکووک بکەین و باسی ئەو کەسایەتیانە نەکەین کە لە تەلەڤیزیۆنی کەرکووکەوە ناسرا بەڕێزان دەچینە لای ناوبڕێک پاشان درێژە بەم گفتوگۆیە دەدەین لەگەڵ بەڕێز هاشم زەباری دووبارە سڵاو مامۆستا تەلەڤیزیۆنی کەرکووک کۆمەڵی یادەوەری لە لای خەڵک هەیە یعنی یەک لەوانە بۆ نمونە کاتێک کە باسی تەلەڤیزیۆنی کەرکووکەکەین ئێمە زۆرجا فکرمان بۆ ئەو هونەرمەندانە ئەڕواکەوە لە تەلەڤیزیۆنی کەرکووک بەرهەمیان تۆمار کرد یەک لەوانە بۆ نمونە ئێمە ئاشنای دەنگی عەلی مەردان بووین لە ڕێگای تەلەڤیزیۆنی کەرکووکەوە
علی مەردان هیچ ئاهات بۆ تەلەڤیزیۆن بەڵێ کە تەلەڤیزیۆنی کەرکوو دامەزرا ئێمە لە بەغاوە بەرنامەشمان بۆ ئاهات گۆرانیشمان بۆ ئاهات لە سەرەتاوە گۆرانەکانی سەلاح داودە و فایق داودەمان بۆ هات دوای مامۆستا عەلی مەردان ئەمانە بەڕەش و سپی لە بەغا تۆمار دەکران مامۆستا عەلی مەردان لە کەرکووک نەهاتووە گۆرانی تۆمار بکە حوسێن عەلی لە کەرکوو نەیکردووە هەموو لە بەغا بەڵام هەنێ ئاهەنگ ئەجێردرا مەسەڵەن لە هەولێر یان لە کەرکوو یا لە سلەیمانی ئەگە کامێرە ئێمەی بڕۆیشتایە کە وێنەوە ئەگەر خۆمان بڵاومانە کردەوە بەڵام ئەوان بۆ ناو تەلەڤیزیۆن نەهاتوون باشە مامۆستا ئەی هەروەها بەڕێز خوا لێ خۆش بوو کەریم کابان کەریم کابان بەڵێ کەریم کابان ساڵی 1970 لەگەڵ تیپی سلەیمانی هاتن یاران وەسێتم و گۆرانەکەی تری تۆمارکرد و گۆرانی لەگەڵ تیپی سلەیمانی عەباس محەممەد وەی و گۆرانێکی تر عوسمان عەلی کامەران عەبدولمەجید بە مامۆستا بڵێ عەبدولقادر حەسەن کۆمەڵی گۆرانی لەگەڵ تیپی سلەیمانی ئەوە لە کەرکووک کرا تیپی باواجی کۆیە کۆمەڵێک گۆرانیان تۆمارکی زۆر جوان لە کەرکووک تۆمار کرا هەنێشیان لە بەغا کرد بوو ئێمە کە بووین بە کەناڵێکی تایبەتی تر بوار کرایەوە تر لای ئەمە تۆمارەکرا لە بەغا زۆر کەم تۆمارەکرا باشە یەک لەوانە ئیبراهیم خەیات ئیبراهیم خەیات بەغا بۆ تۆمار کرد بوو ئێمەش بۆمان تۆمار کرد و تیپی مۆسیقای کەرکووک ئێمە لە کۆتایی 1970 تیپێکی مۆسیقاماندانا لە کەرکووک بەڵام لاواز بوو بەڵام کە بووینە کەناڵێکی بڵێن ڕەنجین بۆ هاتینە ناوشار تیپێکی تازەی مۆسیقا دانرا تیپێکی زۆر ڕێک و پێک ئەندامەکانی کورد و عەرەب و تورکمان و مەسیحیتیا بوون لە کوردەکان ڕەحمەتی شەوکە ڕەشید قادر مەردان عەبدولا محیدین کۆمەڵێک کوردیتیا بوو کۆمەڵی تورکمانتیا تیپێکی زۆر 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 بە نۆتەی ئیشیانە کرد زۆر ڕێک و پێک بۆ نمونە ئیبراهیم محەممەد و سەلاح ڕەشید برای شەوکە ڕەشید دوو گۆرانیان لە ئێمە تۆمار کرد بەهاری عومرم سەلاح ڕەشید لەگەڵ ئێمە جانێکین ئیبراهیم محەممەد ئیبراهیم محەممەد ئەندامی تیپی مۆسیقای سلەیمانی بوو نە ئەبووە لە شوێنەتی گۆرانی بڵێ لەوە زعیفتر بێ بەڵام تیپی مۆسیقایەکە و تیپێکی زۆر لەبار بوو و ئەو گۆرانێت تۆمار کرا و دەنجیشی دایەوە تا ئێستاکە بە زیندوێتی ماوەتەوە ئەمە ئەوەش هەر من وتم چۆن بوو لە ماڵی شەوکە ڕەشید دانیشتبووین بە ڕەحمەت بێ ئەوان میوان بوون کە دانیشتین مەبەستە لە گۆرانی ئێمە گیانێکی بڵێ سەلاحی برای شەوکە ڕەشید و کاک ئیبراهیم میوانی شەوکە ڕەشید منیش لە ماڵیان بوو دانیشت خۆمان سەرمان گەرممە کرد وەکو بڵێن هەروە گۆرانەکانی وت شەوکە ڕەشید بە جنبش بەعودی جنبش مۆسیقای بۆ لێدان وتم بۆ نانەوە لە تەلەڤیزیۆن تۆمار بکەن گۆرانی زۆر نایابە یعنی بەس بیرۆکە بوو جارێ مە گۆرانە هەروە ئاوازەکانی زۆر وتم بۆرن کاکە من بۆتانەکەم وەڵا هاتن لەوێ بەڵێنم وەرگرت بۆیان و لەگەڵ تیپی مۆسیقای کەرکووک دەنجیان تۆمار کرد دوای کردمانە ڤیدیۆ لەگەڵیان باشە مامۆستا مەسەلێکەیە هونەرمەندەکان باسیەکەن ئەڵێن تەلەڤیزیۆنی کەرکووک چەندە تەلەڤیزیۆنی ڕژێمی بەعەز بوو بەڵام خزمەتی هونەری کوردی کردووە بۆ نمونە ئەو هونەرمەندانە لە پای ئەوەی کە گۆرانیان تەسجیلە کرد لەگەڵ بۆ نمونە پاداش دەکران بەڵام لە ئێستادا گۆرانی پێش کاتێکە گۆرانی تۆمارە کاپێ خۆی پارە خۆی پارەدا بەڵێ ئەوە چۆن بوو با بڵێن ئەگەر بێتەوە بیرت هەر گۆرانیەک شعرەکە 25 بۆ سەرفەکرا ئاوازەکە 25 وتن 30 دینار دوایە بووە 1000 بۆ 30,000 من ڕۆژێک هینم بینی بەر لە جەژن بە 3-4 ڕۆژ فایق داودەم بینی وەختی حەسار بوو حربی عراقی و ئێران بوو دەنکە هەناری ئەفرۆشت زۆر دڵم پێسووتە وتی مامۆستا بەخوا بۆ جەژن هیچمان نییە وتم یەکێ لە گۆرانەکانی خۆت ئەوەی رادیۆی کوردی شریتت هەیە وتی وتم بەیانی وەرە جلێ جوان لەبەرکە وایە بۆ تەلەڤیزیۆن من گۆرانی بۆ تۆمارەکەم وەڵا بەیانی هات عادل عەبدوڵڵا دەرهێنەر بوو کوڕێکی باش بوو وتم کاک عادل لە قسەم دەرناچوون بەڕاستی ڕێزیانە گرتم
وتم ئەم گۆرانەیە بە بێنۆرە ئەمڕۆ بۆی تۆمارکە و تۆشی سەرف ئیسیبارەی سەرفیشی بۆ بکە وتی بە چاوان بۆیمان تۆمار کرد. کام گۆرانی بوو؟ ئەم گۆرانێک بەخۆ نازام کام بیرم نەماوە. گرنگ مەبەستم هەڵوێستەکەمە ئیسیمارەی بۆ کرد چوومە حسابات وتی ئاخا بێ لە بەغا سەرف کرد کاکە تۆ بیدە دوای لە بەغا وەریگرەوە هەبوو لە من دەستی پارە بوو 80 دینارم بۆ وەرگرت دامێ یعنی ئەو زۆری کەیف منی زیاتر دڵخۆش بووم دەتوانیم مەبەستم لە چی بوو تەلەڤیزیۆن پارەی سەرفە کرد دراما بە پێی کاتی بەرنا بە پێی گەرنجی بابەتەکە پارەی بۆ سەرفەکرا بەڵێ ئەو درامانە چی بۆ سەرفەکرا کێ دامی بەخوایتە ناز بە پێی هەموو بەغا هەر بۆ کرد ئەچۆ بەغا پارەکە هات ئەمادا پێیان مامۆستا ئەو ڕوحێتە هەبوو لە لای هونەرمەندانی کورد یعنی خۆ بۆ نمونە یعنی ئەگەر ئەو پاداشە نەبووە ئیشیان ناکرد یا خۆ ئایان کرد بڕوات بێ پاداشەکە ڕسمی بوو تقریبا وەکو ڕێزلێنانێک بوو چکە هەر ئەوە نەبوو یعنی 80 دینار چییە بەسەلەن یا 80,000 قیمەتیەکی ئەوەی نە بەڵام ڕێزلێنانێک بوو ئەو شخصانە ڕاستە بەڵام لەگەڵشدا خزمەت بووە کە ئەرشیفێکی تەواو دەوڵەمەندی کوردی ماوەتەوە بەڵێ مامۆستا مامۆستا ئەگەر بینە سەر با بڵێن هونەرمەندانی ئەوانەی کە با بڵێن لە دراماکان کاریانە کرد تەلەڤیزۆنی کەرکووک یەک کەسایەتێکی وەکو عەلیفەنی ناسان بە خەڵک چی یادەوەریەکرد لەگەڵ حاجی مەکی وەڵاگە حاجی و بەچی یادەوەری زۆرم چکە حاجی بەشی هەر لە ماڵی من ئەخەوت نەمەوێت بچێ بۆ ئوتێل عومەر چاوشین لە ماڵی من ئەخەوت ئەوانە هاتن ینی پارەیان بۆ سەرفەکرا بەڵام من پێم ناخۆش بچنە ئوتێل بەیانی لەگەڵ خۆمە ئەم بردن بەداخەوە ینی هەڵوێستێک بوو لە کتابەکەش باسم کردووە عەلیفەنی بەڕەحمەت بێ ئەمە یەک ماڵ بووین لە ماڵی ئەخەوتم لە ماڵم ئەخەوت ئەچوو بە ماڵی یەک ماڵ بووین بەڕاستی نازانم بۆ لە کورسات پرسیاریان لێکرد وتیان لە بەغا تەعاملیان باش ویا کەرکووتی وەڵا بەغا باشتر بوو بۆ ئێمە کەرکووک ئەیاوت بەیانی سەعات 8 وەرن ئێمە 8 ئەچوین حتا سەعات 10 لە دەرەوە ئێستا سەعات 10 شکات بڕۆن ئەمڕۆ تەزینە بەیانی وەرنەوە ڕۆژەتر وەرنەوە شتیوان نەبووە ئەوە فعلەن نەبووە شتیوان نازم ئەم بۆ حاجی ئەو قسەی بۆ کرد نەبووە شتیوە لەگەڵ منە هاتووە بۆ ناو دائیرە تیپەکان پێشی من هات لە ناو دائیرە ڕێزیان لێ ئەگیرا پارەیان بۆ سەرفەکرا نۆبەت بڕیان بۆ ئەکرا هونەرمەندەکان ئێستا شێخ ئیسماعیل بەرزنجی یادی بەخێر لە سپێدە هینێکی هەبوو دیدارێکی هەبوو بۆیان جێڕامەوە تێگەیشتی زۆر مەتحی تەلەڤیزیۆنەکە خۆ لە بەیەکەوە هاتن ئەڵێ ئەوەی تەلەڤیزیۆن بۆ ئێمە کردووە کەرکووک کەس نەیکردووە هاشم زەباری هەر ئەوەی بۆ ئێمەی کردووە کەس نەیکردووە ێ باشە کاک حاجی نازان بۆ ئیتر گلەیش لێ کردووە ئیتر وتی بەخوا نازان بوو گلەی لە خۆی کرد وتی بوو بەڵێ بەڵام دڵم لێ نەشکا قەچکە خۆش ڕاستەکەی مامۆستا ئەی کەسایەتی وەکو وەستا عەلی وەستا عەلی بەڵێ ئەو دراما کۆنانە چۆن ئەم کەسایەتیانەی دروست کرد با بڵێن ئەم چیرۆکی ئەو تەمسیلێ کۆنانەی کە لە تەلەڤیزۆنی کەرکووک ڕەشی سپێکان زۆربەی لە بەغا تۆمار کراوە لا ئێمە بەڵام بە حازری بۆ ئێمە هات بەڵێ ئەوانەی کە لە ئێوە تۆمار کرا ئەوان لا ئێمە تۆمارکرا ئەمە مەسەلەن کە بووینە ڕەنجین کە بووینە کەناڵی کوردی هەروەکوتم ئەو تارق فازڵ دراامای هینی بۆ کردین بیرم چ ببوورە باسشم کرد دەکتەرم بۆ مەسەلەن ژیان لالۆکەریم بڵێ لالۆکەریمی کرد لە سلێمانی تۆمارمان کرد ئەو کابرای هەفتەیەک ماوە لەوێ شتێکی جوان بەڕەش سپی کرا ساڵی 1970 بوو ژیان هەر بەڕەش سپی تا خەلیل و ئەوان دەوریانتیا بینی شتێکی جوان کرا بەڵام هەرە کۆنەکان ئەوانەی حازیمەشی زۆربەیان لە بەغا کراوە بەڵێ بەغا ئێمە شتێکمان فراوان بوو بەڵام بەغا سجیان فراوان بوو لە بەغا ڕێگەسپەرستی نەبوو ئەمە کووردە ئەمە نەیان بوو ئیشیانە کرد حەزیانەکەیش بکەن بەڕاستی مەجموعەیەک بوون باشە مامۆستا جگەل لە خۆت ئەو بێژەرانەی کەوا لە تەلەڤیزۆنی کەرکووک ناسراون
و هەروەها بە تایبەت بێژەرە ژنەکان دیارە تەلەڤیزیۆنی کرد کۆمەڵێ خانم بێژەر بوون تێدا بۆی کەمینجا دەرکەوتن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی وەکو کەناڵی کوردی ئێشتا نەبووە کەناڵ وەکو ئەو چل دقەیەمان بوو ئەم بەڕێوەبەرە ڕافع کوبەیسی ڕۆژێ بانجی کردم وتی ئیعلانێک بکە داوای بێژەری ئافرەت بکەن کورد و تورکمان و ئاسووری بەڵێ عەرەبیش ئەو وەختە فترە عەرەبێکە هەبوو ئیتر زۆر کەس هاتن لەوانە ئافرەتێکمان هەڵبژار ناوی سوهەیلە بوو سوهەیلە ئیبراهیم بۆ کوردی دوایە نەسرین مەحموود ئەو لە ڕەحمەتی خالید دلێرەوە تەلەفۆنی بۆ کردم وتی بەڵکو ئەمە شۆر بگیرێ وتم بابێت کوردیەکە لای من بوو ینی هەردووشیان داوایمیان کرد بۆ عەرەبیەکە لەیلا محەممەد نەورۆز کورد بوو طبعاً لەگەڵ کەڕاوان سەعید بۆ عەرەبیەکە فەیحا زەین العابدین هەر بەشی عەرەبی بوو ڕەبقە خامس خوێندوویەکمان هەبوو ئافرەتی مەسیحی بوو ئیتر ئەمانە ئەوایە خول ببینن وەکو ئێستا نەبوو یەکسەر من ئەو پێز ئافرەتەم بە سارەی دایرە بردە بەغا بۆ لای بەڕێوەبەری گشتی سعید سەحاف 3 مانگ دەورە ببینن لە بەغا بمێننەوە دەیوتی ئەمان لەکوێ دامێنێ وتم مامۆستا ئێستا عوتڵەی سەری ساڵە نیوەی ینی هاوینە ئەگە تەلەفۆنی بکەی بۆ جامعەی بەغداد لە بەشی ناوخۆیی وتی وەڵڵاهی زۆر مەعقولە تەلەفۆنی کرد لە بەشی ناوخۆی جێگایان بۆ کرایەوە ئەمانە خولیان تەواکل و هاتن ئەو 5 ئافرەت نەسرین و سوهەیلە و لەیلا محەممەد نەورۆز و کەڕەوان و ڕەبقە خامس خوێندۆ ئیتر دوای ئەوە زۆر هاتووە دوای ئەوە مەسەلەن پەروین هات خوشی نەسرین بوو ئینجا پەروینەن ترمان بۆ هات ئینجا ژیان دوای دڵپاکمان بۆ هات پێشی ژیان دڵپاک هات دڵپاک تاهیر بێژەرێکی ڕێکوپێک بوو تەواان ڤیان عەباسمان بۆ هات لەیلا عەبدوڵڵامان بۆ هات ئیتر ئەمانە ئەوەی لە بیرم ماوە کە چوینە مووسڵیش ئافرەتێک ناوی چیمەن بوو مێردەکەیشی بێژەر بوو سامی فەقێ بادینیمان هەبوو بێژەری بادینی عەبدوسەمەد ناوێک ئەوانە پیاو بوون پاشە مامۆستا ئەم بێژەرانەی تەلەڤیزیۆنی کەرکووک لە هەمان کاتدا پێشکەشکاری بەرنامەکانی شەروا بزانم خۆیان بوون بەڵێ هەندێکیان هەیبوو هەندێکیان نەیبوو بەڵێ تەنها بێژەر بوون دەنیا بێژەر بوو ڕاستەکەی بەڵێ ئیتر بێژەرەکانیش نامیق زووازی هێنا جەبار جەباریش مامۆستا بوو دوایی هەر سیاسیەن دایان برد لەبەر ئەوەی خەلەلێک بوو خەلەلەکە لە چاکەی خۆی شتێکی چاچی کرد دەسەری شکایەوە ناخوێ باسی بکەی باسە و ڕوودا بەڵێ کاک جەبار لە ناو پردان هینێکە بوو مؤتەمەری یەکێتی نووسەرانی کورد لە ناو پردان لە هەولێر خەڵکێکی زۆر داوەت کرابوون بۆ ئەوێ بە ئامادەبوونی ڕەحمەتی مەلا مستەفا بوو یانی شتەکە لە ئاستەکی باڵا جەبار جەباری زەلامێک ئەبینێت لە کەرکووک برادێک ئەڵێ ئەزانی کۆگرەکە دواخراوە چۆن ئەڵێ بەڵێ دواخراوە ئەمیش چیەکە بەوەی بۆ خەڵک نەڕوا ماندوو بێ لای خۆی پیاوەتی کردووە هەواڵێکی خوێندەوە ئەڵێ کۆنگرەکەی ئەدیبانی ناوپردان دواخرا دوا نەخراوە ئیتر تەلەفۆنەکرێ بۆ تەلەڤیزیۆن چی ئەم هەواڵی بڵاوکردەوە شتیوانیە و نازام چی لەسەر ئەمە لایان برد بەڵێ باشە مامۆستا ئێمە ئەوەی کە بیرمان بێ کۆمەڵە دەرهێنەری زۆر بەتوانە هەبوون لەم تەلەڤیزیۆنە ئەم دەرهێنەرانە ئایا تەنها کاریان لە ناو تەلەڤیزیۆن بوو ئایا چەند جۆر دەرهێنەرتانە بوو دەرهێنەری ڕۆژانە جیا بوو لەگەڵ ئەوانەی کە بابن و لە دراماکانیان مەسەلەن دراما تەنیا عادل نعیممان هەبوو عادل عەبدوڵڵا ئەمە کابرایە عەرەب بوو بەڵام وەکو من و تۆ بۆ کوردی قسەیە کرد وەکو من و تۆ بە تورکمانی قسەیە کرد لەوانەیە تو تورکمانی نەزانی من باش دەزانم پیاوێ باش بوو ئەمە تایبەتمەندی ئەم دراما بوو گۆرانی شتوای کەم دەرهێنا دراما ئەو بوو بەڵام ئەمە لە بەغاوشتمان بۆ هات سەر ناسر حەسەن ژاڵەی تۆمار کرد لە سلێمانی کردی بەڵام باسم بۆ کردی بۆ وەلای ئێمە هات
هلا بغا جمال محمد هبوو بەڵێ غلام سعید هەبوو بەختیار سیامان سووری ئەمانە شتیان شتی کوردیان لە بەغا تۆمارە کرد بۆ ئێماوات ناو تەلەڤیزیۆنی کەرکووک عادیل هەبوو بۆ گۆرانی لیبرۆن سیمۆن عرفان معروف حسێن علی غالب تورکمان بۆ ئەمەیان بە کاکە بڵێم کفاح کەنعان ئیتر مەزبعەیەک بوون ئەمانە ئەوێ لەبیرم ما بێ هاشم زەینەل دراماشی ئەکرد محەممەد قاسم کابراایەکی ناو مفید سووری بوو لازی سووری بوو پەنابەر بوو ئەو یعنی ئەوانەمان بوو ئەمانە زۆربیان بە عەربی منەفذیان پێوتن ئەمە دائنیشتن کاتی پەخش لەگەڵ ڤیددیو پەیوەندی هەبوو لەگەڵ سینەما پەیوەندی فلان گۆرانی ئەم ئەیخستە شاشەوە یا کە هەواڵێکی خوێنرا ئەم ئەیخستە شاشە ئەمانە منەفذیان پێوتە بەڵام مخرجیش بوون دەرهێنەر بوون باشە مامۆستا لە ڕووی تەکنۆلۆژیاوە لەو سەردەمە دیارە ئەو پێشکەوتنەی ئەمڕۆ نەبوو چۆن ئەو کارانە ئەنجام بڕوات بێ زۆر لە ئێستا خاوێنتر بوو بڕوات بێ ئێمە کە هەواڵمان نەخوێندەوە مایکەکە نیو مەتر لە ئێمە دوور بوو دیار نەبوو من ئەوها ئەمخر مایکە ئەلۆی بوو بەڵام دەنجی ئەو دەنجی زوڵاڵە ئەوەندە دەنگەکی سافرێک پێک ئێستا بەعکسەوە میکرۆفۆنەکە بەدەم ئەگری هێشتا دەنگی نایە بینی گۆرانی ئەڵێنیان هەنێ دیدارەکەن لە دەمیتی دەنجی دەرناچی ئەنی ئەو ئامێرانە مامۆستا حکومەت دابینیە کرد بەڵێ بەڵێ هەمووی خۆیان لە ڕێگای وەزارەتی شەریکات بەڵێ هەموو ڤیددیۆ هەموو شتەکان شەریکات بوو باشە مامۆستا ئەنی هیچ گلەیتان نەبوو ئێوە لە ڕووی تەکنیکی و ئەو سەردەما نەخێر وەکەم سەردەمە نەبووە ئەم سەردەما ماشەڵات کە بەرنمەیەکەکە یاخود کە بەرهەمێک تۆمارەکرێ خەلەل زۆ زۆر بەڵام یەک شت ئازاری ئەداین بەڵێ ئەو کاتە ئێستا بە گڵۆپێک ئەتوانی ئەخبار بخوێنیتەوە ئەو کاتە هەشتیان دە پراجکتۆر ستۆدیەیەک لەمە زۆر بچووکتر بوو زۆر بچووکتر دوو پراجکتۆر طبعا هەرێکەی 850 وات یا 900 وات دوان لە خوارەوە دوان بەرامبرت دوان لە سەرسەرت دوان لە پشتت تێگەیشتی ئەبووە یەک پارچە ئاگر ستۆدیۆ گەرمە ئەوایە تەبریدیش دەنجی دەرنەیە لەبەرەوەی دەنجی هەوا دەرەچوو ئەمە ئیزعاجێکردی هەموو چاومان زەعی بوو لە چاوی ئەمەیە بەڵام تەنیا ئەم خەلەلەیان هەبوو ئەمە ئەگەر مایکە ئەگەر کامێرە ئەو کامێرەیە توت خۆتە بینی وێنەکان چۆنن کە هەواڵمانە خوێندەوە ڕاستەکەی باشە مامۆستا ئەی کۆمەڵی ئەندازیار هەبوونە لە تەلەڤیزۆنی کەرکووک کە ڕۆڵیان هەبووە لەوانە یەکەمیان کە جێگری بەڕێوەبەریش بوو محەممەد ئەحمەد ڕەحیم زۆر شارەزا بوو کورد بوو طبعا زۆر شارەزا بوو بۆ نمونە مرسلەی بەسرە تێکچوو بوو بۆیان چاک نەکرا ئەمیان برد محەممەد سعید سەحاف ئەیناسی تەلەفۆنی بۆ کرد نردی بۆ بەسرە بە 9 سعات چاچ هاتەوە ئەوەی ئەزمر لە حربی عراق وێرانی کە لێ درا تەفلیش کرا نەبوو بیکەن ئەم وتی من ئەیکەم هەلەوێ شەهید بوو بەداخەوە 3 مانگ مایەوە ئەم مرسلەی بەکار خست ئەوەی ئەزمر دەخە زۆر مهم بوو بە پاشی کوردی تا بچێ بۆ ئێران و بۆ سەی سادق بۆ ئەو ناوە بەداخەوە ئەو ڕۆژەی تەواو ئەبێ تەسلیمیەکەن و ئەگەڕێتەوە بۆ کەرکوو لەگەڵ کارماندەکانی تر بە سیارەی ئەعلامی دائیرەلاند کروزەر کە دێن لە سەیتەرە ئەڵێن وەڵا وەخت نەماوەی ئەعلامن نابێ بڕۆنەوە وابوو سەعات 4 ڕێگا ئەگیرا بەرە سلێمانی و کەرکوو ئەڵێ بۆ بچینەوە وتێل ئەمە وازمانە با بچین ئەم شەو لە مرسلات بخەوین کە ئەچن بۆ مرسل لە ڕێ ئەزمر لە لۆفەکەی ئەزمر کە لا ئەدەی بچتە خوارەوە سوتفە بەفرزەیەکی پێشمەرگەی لێ بووە خەڵکیان تەفتیشەکە بزانن پیا و خراپشتیوا زۆر بوون سایقەکە بەسی هەیە بێ یەکسەر بەبەگ ئەگەڕێتەوە ئەوێ ڕاکە ئەوە نازانەوە چێتیایە دەسڕە ژیان لێ ئەەکەن فیشە بەر سەری ئەکەوتی شەهید دەبێت دوای ئەوانە هەمووە بن دوای هەموو داوای لێبوردی ناوتێ ئێمە نەمازانیوە خەتای ئەو ڕاتاکە ئێمە وامازانی ئەمن و ئیستخباراتن ڕائەکەن سیارەی ئیعلام و ئیعلام نووسراوە ئیتر ئەلەوێ شەهید بووە سەزمانە ئەجاد هینترمان هەبوو مەسەلەن 4 تورکمانمان هەبوو سەفەت سەفائەدین هەمووی پیاوی باش بوون هەمویان نەبوو ئەمە کوردە ئەمە تورکمان ئەمە عەرەبە بەڕاستی بۆ تەلەڤیزیۆن ئیشارە کرد سەفەت سەفائەدین عاسم کازم عەلاءەدین بەهاءەدین
ئەدیب ناسر ئیتر ئەمانە ئەموو ئەندازیاری لێ هاتوو بوون فەنیەکان مەسەڵەن ئێمە یەک عەرەبمان هەبوو کە من چوومە تەلەڤیزیۆن یەک عەرەبی تیا بوو باسل جاسم ئەویش تەنسیب بوو دوایی گەڕایەوە ئەبیتر هەمووی کورد و تورکمان بوو ڕاست باشە مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت چاوەکە من سپاس دەکەم ئەم بە شەش کۆتایی هات هەوڵە دەین لە بەشی سێهەم لەسەر کۆمەڵی بەسەرهاتی تایبەت بەخۆت لەو ماوەیە کە خزمەتت کردووە قسە بکەین سپاسانەکەم من ڕێژی تایبەتی بۆ ئێوە هەیە ئەوە هەروەکوتم ئەوە ئەوەڵجار نییە و پێنجەمین و شەشەمین جارە من بەسەرەکەنەوە گەورەی خۆتان دەرەبڕن سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کارمەندانی ستۆدیۆ سپاس بۆ ئەوانەی دەرهێنەر هەمویان کاکە ڕێزی تایبەتیم بۆ هەمووتان زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووهەم لە دیدارمان لەگەڵ هاشم جەباری بێژەری دێرینی تەلەڤیزۆنی کەرکووکی جاران تا دیدارەکانی دیکەمان بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ